ڕۆڵی کۆماری ئیسلامی لە تێکدانی ژینگە بەشی یەکەم. ڕۆژنامەکانی ژێر تیغی سانسۆر هەندێک جار بە وتەی خۆیان مانشێت دەنووسن بە مەبەستی وشیارکردنەوە و داواکردنی هاوکاری لە خەڵک بۆ پاراستنی ژینگە. بەرپرسانیان بوارەش چالاکن و بە بۆچوونی ئەوان سیستەمی سەرمایەداری زاڵ بەسەر ڕژیمە گەندەڵە ئیسلامیەکان و سیاسەتە سەرکوتکاریەکانی هیچ ڕۆڵێکیان نییە لە پرسی کەماوی، پەرەسەندنی وشکە ساڵی بە بیابانبوون، وشکردنی ڕووبار و دەریاچەکان، لە ناوچوونی بەشێنەیی خاک، ڕۆچوونی زەوی، لە ناوبردنی دارستانەکان بە مەبەستی فرۆشتنی دارەکان و دروستکردنی بورج و ویلا و هەژارکردنی زۆربەی هاوڵاتیان و غەیرە. بۆ نمونە لەم دوایانەدا مێدیاکان هەندێک ڕاوبۆچوونی بەرپرسانیان خسووەتە ڕوو. ئەوان وتویانە کە پشت بەنداوەکان بەتاڵ بووە و بەکارهێنانی زۆری ئاو لەلایەن خەڵکەوە وشکە ساڵی سروشتی بوونەتە هۆکاری ئەم دۆخە و داوایان لە خەڵک کردووە کە بەکارهێنانی ئاو کەم بکەنەوە. ئەوان تەنانەت سنووری خۆیان تێپەڕاندووە و هەڕەشەی سزادان و بڕینی ئاویان لەو کەسانە کردووە کە بە وتەی خۆیان ئاو زۆر بەکاردەهێنن. هەڵبەت زۆرترین بەکارهێنەرانی ئاو بریتین لە دەوڵەت و کەسانی خاوەن سەروەت و سامان. ئەوان بڕێکی زۆری ئاوی سەرزەوی و ژێرزەوی بۆ پیشەسازی سەربازی و ناسەر سەربازی، لەوانە بەرهەمهێنانی پارەی دیجیتاڵی و لە کشت و کاڵدا بۆ بەرهەمهێنانی ئەو جۆرە سەوزەڵاتەی کە پێویستی زۆریان بە ئاو هەیە وەک تەماتە و شووتی بەکاردەهێنن. هەڵبەتە پسپۆڕاندان بە کەمی باران و بەگشتی ڕۆڵی فاکتەرە سروشتیەکان و هاوڵاتیانیشدا دەنێن لە ناوبردنی ژینگە و وشکە ساڵی و هیتر. بەڵام ئەوان بە پێی بەڵگە زانستیەکان کۆماری ئیسلامی و تاڵانچیانی دەوروبەری ڕژیم بە هۆکار و سەبەبکاری سەرەکی تێکدانی ژینگە دەناسێنن. حکوومەتی ئیسلامی دەسەڵاتدار لە ئێران ڕژیمێکی سەرمایەداریە. سەرمایەداران لە ڕژیمە تەقلیدیە بورژواییەکاندا لە وڵاتانی خۆیان بە دوای قازانجەون و کۆمەلگا ناچاری کردوون کە تا ڕادەیەک ڕێساکانی پاراستنی ژینگە ڕەچاو بکەن. بەڵام ئەوان لە وڵاتە ژێردەستەکان و وڵاتانی لە حاڵی گەشەکردندا بە کەڵک وەرگرتن لە هێزی کاری هەرزانیش قازانجێکی زۆر و زەبەن بەدەستدەهێنن. ئەوان لە وڵاتانە هیچ بایەخێک بۆ پاراستنی ژینگە دانانێن. سەرمایەدارانی دەوڵەتی، نیمچە دەوڵەتی و تایبەت لە خودی ئێراندا قازانجێکی یەکجار زۆر لە هێزی کار بەدەست دەهێنن. ئەوان هەرچەندە لە قسەدا خۆیان بە پابەند بە پاراستنی ژینگە نیشانەدەن، فەرمانی جۆراوجۆر لەم بارەیەوە دەرەکەن و هەندێک کەس و ئیدارەش بۆ ئەم مەبەستەدا دەمەزرێنن، بەڵام لە کردەوەدا دەکەونە گیانی سروشت و وێرانی دەکەن. بێگومان ئەوان خۆیان لە ژینگە ناتەندروستەکان دوور ڕادەگرن. بۆ نمونە ئەوان بە شێوەیەکی گشتی پێنانێنە ناوچە کرێکاری و پەراوێز و خواری شارەکان کە شوێنی هاتوچووی ئۆتۆمبیلە کۆنەکان و ئەو پیشە سازیانن کە هۆکاری پیسکردنی ژینگەن. بۆ نمونە 90 لە سەدی داهاتی کۆماری ئیسلامی لە ڕێگەی فرۆشتنی نەوت و بەرهەمەکانی پێترۆشیمیەوە بەدەست دێت. بەڵام ئەو ناوچانەی کە ئەم کاڵایانە تێیاندا بەرهەم دەهێنرێن بۆ کرێکاران و خەڵکی هەژاری ناوچەکە بوونەتە ژینگەیەکی مەترسیدار بۆ تەندروستی. وەک نمونە با سەیرێکی عەسەلویە بکەین. دەبینین کرێکاران لە چ بارودۆخێکدا لەم شوێنە کە بووەتە ناوەندی وزەی ئێران خەریکی کار و بەرهەمهێنانن. چالاکیەکانی نەوت و پێترۆشیمی لە ناوچەکانی وەک عەسەلویە کاریگەری نەرێنی زۆریان لەسەر ژینگە بەجێهێشتووە کە پیسبوونی هەوا و ئاو و خاک لە زومرێ و کاریگەریانن. بڵاوبوونەوەی گازە گوڵخانەی و گردیلەکان بەهۆی چالاکی پیشەسازی کوالیتی هەوای بەڕادەیەکی زۆر دابەزاندووە و بۆتە هۆی نەخۆشی دروستکردنی کێشەی هەناسەدان بۆ کرێکاران، دانیشتوان و زیانگەیاندن بە ڕووەک و گیانلەبەرانی ناوچەکە. دزەکردنی نەوت و مادە کیمیاییەکان بۆ ناو دەریا و سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی ژیانی ناو دەریا و ئێکۆسیستەمی ئاوی لەگەڵ مەترسیەکی ڕاستەقینە بەرەوڕوو کردوەتەوە. پەرەسەندنی دامەزراوە نەوتی و پێشەسازیەکان بۆتە هۆی وێرانکردنی ژینگەی سروشتی و کەمبوونەوەی گیاندار و پەلەوەری جۆراوجۆر لە ناوچەکە. چالاکی پیشەسازی و بڵاوبوونەوەی گازە گوڵخانەیەکان لەو ناوچانە گۆڕانکاریەکانی کەشوهەوای پەرەپێداوە. بەکارهێنانی زۆری ئاو لە پیشەسازی نەوت و پێترۆشیمیدا گوشارێکی زۆری لەسەر سەرچاوە سنووردارەکانی ئاوی ناوچەکە دروست کردووە. پیسبوون لە ئاکامی نەوت و مادە کیمیاویەکان بۆتە هەڕەشەیەکی جددی بۆ سەرژیانی بوونەوەرانی ناوکەنداوی فارس. ئەوەی ئاماژەی پێکرا تنۆکێک لە دەریایەکە. ڕژیم و سپاکەی بە دەستکاری نازانستیانەی ڕێڕەوی ڕووبارەکان، دروستکردنی بەنداوی هەڕەمەکی، هەژارهێشتنەوەی زۆربەی خەڵکو و ڕێگە پێدان بە ئۆتۆمبیلی مۆدێلی کۆن و غەیرە زیانێکی زۆریان بە شوێنی ژیانی هاوڵاتیان گەیاندووە. لە بەرامبەر کردەوەکانی ڕژیمدا خەبات و تێکۆشانێکی بەربڵاو بە مەبەستی پاراستنی ژینگە شکلی گرتووە و بەردەوامە.
لە بەشی دووهەمی ئەم وتەی ڕۆژەدا زیاتر باس لە ڕۆڵی ڕژیم و سەرمایەداران لە تێکدانی ژینگە و ئەو خەبات و تێکۆشانە دەکەین کە لە بەرامبەریاندا پێک هاتووە.